بانی و باش پەیوەندیان بانی ئێوە بینەرانی بەرنامەی ڕۆژێکی نوێ باش سڵاوتان لێبێ. ئێستێمە لە یەکێک لەو گوێگەیانین کە بەرهەمەکانی شیرەمەنیە فرۆشین وەک دەزانین لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا هاوڵاتیان بەهۆی ئەوەی کە لە ژەمی بەیانیانە بەرهەمە شیرەمەنیەکان ناخۆن. ئەم ژەمایان خستۆتە ژەمی پاشێوانە بۆ پاشێ و ژمارێکی زۆر لە بەرهەمە شیرەمەنیەکان بە پێی خواستی هاوڵاتیان بێگومان دەیکڕن لە ئەو شوێنانەی تایبەتن بە بەرهەمەکان و لە ژەمی پاشێوە دەیخۆن و پێشیان وایە کە تەندروستترێکە وەک لەوەی کە چێشت و خواردن و شلە و برنج و ئەمانە بخۆن. ئێمە وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ لەم ڕاستەوخۆی ئەمڕۆماندا باس لە هەندێک لەو بەرهەمە شیرەمانیان ناکەین کە هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و بەتایبەتریش لە پاشێودا خواستیان لەسەری هەیە بۆ مەبەستە ئێمە هاتووینەتە ئێرە و باسی هەندێک لە جۆرەکانی شیرەمەنی و ماستی شەکەین لەگەڵ ئەو گفتوگۆیانماندا لەگەڵمانە بن. سڵاو لەبێ ئەم کاتۆ باش بەڕێزم. باشن سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان بەرهەمە شیرەمەنیەکان خواستێکی زۆری لەسرە لە ماستەوە بگرێت لە پەنیری کوردیەوە لە قەیماغەوە ئیتر بە عام شیرەمەنی خواستێکی زۆری لەسرە بۆ ژەمی پاشەوە. پێمان بڵێ هاوڵاتیان لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا تا چەند خواستیان لەسەر بەرهەمەکان زیادی کردووە؟ خواست بە عام لەسەر شیرەمەنی زۆر زیادەکە لەگەڵ ئەوەی کە خواست لەسەری زیادەکە لەگەڵ ئەوەی خواست لەسەری زیادەکە شیرەمەنیەکان کەم ئەکات تێگەی خواستەکە زیادەکە و شیرەمەنی کەمەکات. بۆچی شیرەمەنیەکان کەمەکات؟ لەبەرەوەی حیوان ئێستا لەم کاتیا شیری کەمە مانگا شیری کەمە خواستێکی زۆری لەسەر ینی خواستی هاوڵاتیان پڕ ناکاتەوە. ئێستا ماستەیە زۆربەی ماستی ئێستا هی مەعمەلەکانە تێگەی ماستی کوردی زۆر کەمە لە ئێستاە اینجا لیل چواردەوری خۆمانی لادیەکان ئەوەنەیە کە ینی ڕۆژانە لی بفرۆشی ناگاتە ینی تۆ بگاتە ژەمی پاشەو تێگەی قەیماغمان هەیە ڕۆژانە قەیماغەکەمان هیچ جەلەولایە ماستەکانمان بە عەمی هەڵەبجە و دەوروبەرێتی. تا چەند هەوڵتان ناوە کە ماستێک بفرۆشن بە هاوڵاتیان کە ماستێک بێت هەم لە ڕووی ڕێنمای تەندروستیەکانەوە بەسوود بێت و ڕەچای هەموو ڕێنمایەکان کرابێت بۆ بەرهەمە شیرەمەنیەکان تا چەند ئێوە ڕێنمایی هاوڵاتیانەکەن کە بەرهەمێکی شیرەمەنی تەندروست بکڕن و بەکاری بێنن. ئێستا ئێمە ڕۆژانە لێرە سێ نوع ماستمانێ ئەمە ماستی مانگای کوردیە ئەمە ماستی گامێشە شەوری لێ ناگیرێ لەگەڵ قەیماغکا بۆمانەوە ئەمەش ماستی مەڕەکەمانە. ئێستا خواستی خەڵک زۆرتر لەسەر ماستی کوردی مانگایە چونکە بۆ ژەمی پاشە و شیرینە ماستی مەرکەمێ بۆنکزی تایە تێگەی ترشە بەس ماستی مانگاکە لەسەر مەعیدە سووکە و خواستێکی زۆری لەسەرەوە شیرینە خەڵکیش بەعام ئێستا لایەوەتەوە بۆ جامی فافۆن وەکو جاران ماستی جامی فافۆن خواستێکی زۆری لەسەر لەبەر ئەوەی کێشەی نییە نە لەسەر بۆ پلاستیکەکەی و نە لەسەر سەتڵەکەی ئێستا ماستی تا سەتڵێ ماستی سەتڵی لەم پلاستیکە ئەفرۆشی 50 سەتڵ لەم فافۆنە ئەفرۆشی ینی خەڵک زیاتر لەسەر حەزی لە فافۆنەکەی چونکە بێ کێشە و بێ زیانە. ڕاستە دەستی خۆش بێ وەک دەزانین بێجگە لە بەرهەمەکانی ماست ژمارەیەک بەرهەمی دیکە هەیە کە هەر بەروبوومەکانی شیرن و هاوڵاتیان حەزیان پێکات ئەویش جۆرەکانی پەنیرە پەنیری کوردیمان هەیە پەنیری بێچەوریمان هەیە خۆشبەختانە توانراوە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانی و دەوروبەری ئەو کەسانەی کە خەریکی سەرقاڵی ئەم بابەتە دروستکردنی بەرهەمەکانی شیرەمەنین توانیانە ژمارەیەکی زۆر لە بەرهەمە شیرەمەنیەکان لە ناو بازاڕ و شوێنەکانی کوردستاندا بخەنە ڕوو بۆ ئەوەی بتوانین ئێمە سوود لە بەرهەمی خۆماڵی خۆمان وەربگرین و زیاتر ئەو بەرهەمە شیرەمەنیانە بەکاربێنین کە هی خۆمانە و بەتایبەتریش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خواست لەسەر بەرهەمە شیرەمەنیەکان زیاد دەکات و وەکو ژەمێکی سەرەکی مامەڵەی لەگەڵەکەن هاوڕێیان ئەمە ئەو زانیاریانە بوو کە لەسەر ماست و بەرهەمەکانی شیرەمەنی لەم ڕاستەوخۆیە پێشکەشمانکردن و زۆر سپاس.